بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەهاری دڵان بە خزمەتتان گەیشتینەوە. بەرنامەکەمان تایبەتە بە ڕاستخوێندنەوەی قورئانی پیرۆز و سەرەتای بەرنامەکەمان هەروەکو ڕۆژانی تر بە فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەست پێ دەکەین، تایبەت بەو فەرمودانەی کە فەرموویەتی دەربارەی گرنگی و فەضڵی قورئانی پیرۆز. خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوڵی خۆشەویست ئەلبەیاضی بۆمانەگێڕێتەوە، فەرمێت خەرەجە عەلى الناس وهم يصلون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوو بۆ لای کۆمەڵێک لە هاوڵەکانی نوێژیانە کرد. وقد علت أصواتهم بالقراءة. لە کاتی نوێژەکەیە دەنگیان بەرز کردبووە بە قورئان خوێندن. واتە هەر کەسە لە ئاستی خۆیەوە کاتێک کە قورئانی خوێندەوە دەنگی بەرز کردبووەوە و قورئانی خوێن. با بزانین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چ ڕێنماییەکی کردن لەم کاتەیە، چونکە قەرباڵێکی زۆر دروست بوو و دەنگە دەنگ دیارە دروست بووە و لەوانەیە ئەو کەسی کە خۆشی قورئانەکە خوێنێ گوێی لە دەنگی خۆی و ئاگای لە قورئان خوێندنەکەی خۆی نەبێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إن المصلي يناجي ربه عز وجل. ئەو کەسی کە نوێژ ئەکات مناجات لەگەڵ خوای پەروەردگاری خۆی ئاکات. فلينظر ما يناجيه ولا يجهر بعضكم على بعض بالقرآن. بابزانێت چۆن مناجات لەگەڵ خوای گەورەیە ئەکات، واتە مناجاتکردن و گفتوگوکردن لەگەڵ خوای پەروەردگارە دیارە ئەدەبێکی تایبەتی خۆی هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ بزانێت چۆن ئەو کەسە مناجات ئەکات لەگەڵ خوای گەورەیە. و هەروەها ڕێنمایی کردن کە کاتێک کە ئەم حاڵەتە دروست دەبێت دەنگ بەرز مەکەنەوە بەسەر یەکتریا بە قورئان خوێندن، کەواتە کاتێک کە نوێژ ئەکرێت دروست نییە ئەو کەسەی کە لە پاڵتایە دەنگ بەرز کاتەوە قورئان بخوێنێت، و ئەگەر تۆش نوێژت کرد و ئەو تەنها دانیشت بوو قورئانە خوێنێت پێویستەکە دەنگی نزم کاتەوە لە کاتی نوێژدا، نابێ بە هیچ شێوەی ئەو کەسە مەشغوڵی هیچ حاڵەتێک ببێت ئەگەر قورئان خوێندنەوەش بێت. واروەها ئەم فەرمودە ڕێنماییمانەکات بۆ ئەو سەردەمەی کە ئێستا ئێمە تێیداین، کاتێک کە ڕادیۆیەک لەسەر قورئانی پیرۆزە یاخود تەلەڤیزیۆن لەسەر قورئانی پیرۆز دانراوە، کەسێک کە نوێژ ئەکات پێویستەکات لە کاتی نوێژەکەیدا قورئانەکە کس بکات و گوێی لە هیچەوە نەبێت، تەنها ئاگای لە نوێژەکەی خۆی بێت. بەڵێ خۆشەویستان، دوای فەرمودەکە دەینە سەر بابەتێکی کورتی زانستی تەجوید. ئەمڕۆ لەسەر دەرچەی پیتەکان بەردەوامین، پشتیوان بەخوای گەورە دێنە سەر مەخرەجی پیتی فا. مەخرەجی پیتی فا بزانین پیتی فا بەکوا دەوتێت. ئەگەر سەرنجی سلایدەکە بین، سەری هەردوو ددانی بڕەری سەرەوە دەدەین لە ناوەوەی لێوی خوارەوە. ئێمە بڕەری سەرەوەمانەیە ئەو دوودانە ئەین لە لێوی خوارەوە، بەڵام بەشە تەڕیەکەی بەم شێوازە ئەف فە فو فی و هەروەها پیتی فا یەکێکە لەو پیتانەی کە مەخرەجەکەی داناخرێ و دەنگ لەگەڵیا بەردەوامە و هەواش لەگەڵیا دێتە دەرەوە. ئەف ئەف کەمێک لەگەڵیا بەردەوامە. ئاگامان لەو حاڵەتە بێ خۆشەویستان، پیتی فا مەخرەجەکەی کوێیە؟ ددانی سەرەوەمان هەردوو بەڕەرەکە سەری ددانەکەین لە لێوی خوارەوەمان تەڕایەکەی پیتی فا دروست ئەبێت. واروەها دەرچەی پیتێکی بەتر باسەکەی ئینشاءڵڵا ئەگەر برانی کۆنتڕۆڵ بیخەنە سەر سلایدی دوای ئەوە دەرچەی پیتی واوە، واوی غەیری مەدی. خۆشەویستان، لێرەدا نووسراوە واوی غەیری مەدی. لە بەرنامەکانی ڕابردووە باسی مەخرەجی پیتەکانی جەوفمان کرد و یەکێک لە پیتەکانی جەوف بریتی بوو لە یای مەدی، واتە بۆشایی قوڕگ و پۆشایی دەم. یەک پیتێکی لێو دەرەچێت کە پیتی واوی مەدیە، بەڵام واوی غەیری مەدیشمان هەیە کە مەخرەجەکەی جەوف نییە. بۆ نمونە کاتێک کە پیتی واو ئەڵین بە مەفتوحی وە یاخود بە مەکسووری وی، ئەمە خۆشەویستان مەخرەجەکەی کوێیە؟ بەم شێوازە دەری ئەبڕین. خڕکردنەوەی لێوەکانمان کۆکردنەوەی لێوەکانمان لەگەڵ بەرزکردنەوەی
ئەو پەڕیزمان دەرچەی واو دروست ئەبێت ئەگەر سەرنجی سلایدەکە بین ئەبینین لێومان کۆبۆتەوە و خڕبۆتەوە و کۆتایی زمانیشمان ئەو پەڕیزمانمان بەرز بۆتەوە بەم شێوازە پیتی واو دروست ئەبێت دەنگەکەی وە وی بەم شێوازە واوی غەیری مەدی خۆشەویستان جێی بکەینەوە لە واوی مەدی کە مەخرەجەکەی جەوفە و هەمیشە بیرمان بێت بۆ پیتی واو مەدی بێت یاخود غەیری مەدی بێت لێوەکان هەر خڕ ئەکەینەوە و دەور ئەبینێت لە وتنی ئەم پیتەیە. بەڵێ خۆشەویستان دێنە سەر خوێندنەوەی سوورەتی ئەمڕۆمان لاپەڕا 600 سوورەتی التەکاثور لە خزمەتانەی خوێنینەوە و دواتر لە خزمەتان دەبین بۆ وەرگرتنی پەیوەندیەکانی بەڕێستان. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألهاكم التكاثر حتى زرتم المقابر كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون كلا لو تعلمون علم اليقين لترون الجحيم ثم لترونها عين اليقين ثم لتسألن يومئذ عن النعيم. بەڵێ خۆشەویستان سوورە التەکاثور 8 ئاەتە کاتێک کە بمانەوێت وەصلی بسم الله الرحمن الرحیم بکەین بە سەرەتای ئەم سوورەتەوە ئەبێ ئاگامان لەو هەمزەیە بێ خۆشەویستان ئەو هەمزەیە هەمزەی بنچینەیی کەلیمەکەیە واتە هەمزەی وەصل نییە یاخود بڵین هەمزەی قەتع بێت جای بکەینەوە لەو حاڵەتی ئاگامان لێ بێت نابێ بڵین بسم الله الرحمن الرحیم ألهاكم التكاثر ئەمە هەڵەیە خۆشەویستان ئەبێ ئەگەر ویستمان وەصلی بەسمەلە بکەین بسم الله الرحمن الرحیم ألهاكم التكاثر بەم شێوازە بیخوێنینەوە ئاگامان لەو حاڵەتە بێت. بەڵێ کاک ئەنەس لە شارە زوورەوە با فەرمێ. کاک ئەنەس عليكم السلام ورحمة الله. فەرموو کاک ئەنەس. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألهاكم التكاثر حتى زرتم المقابر كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون كلا لو تعلمون علم اليقين لترون الجحيم ثم لترونها عين اليقين ثم لتسألن يومئذ عن النعيم. زۆر باشە کاک ئەنەس گیان دەستی خۆش بێ ئاەتی کۆتایی وشەی عن النعيم ئەومان بڵێرەوە ئافرین لەسەر ئەو نونە با بمێنینەوە. ئاەتی دویش بڵێ المەقابر میمەکە قەڵەو مەکە مەڵێ ما المەقابر ئافرین دەستی خۆش بێ. ئەی بسم الله الرحمن الرحیم کە ئەیڵێین ناوی بڵێین بسم الله الرحمن الرحیم لێوەکانت کۆمەکەرەوە هەر ئاوا سەیری من کە بسم الله الرحمن الرحیم ومان بڵێرەوە بسم الله الرحمن الرحیم. زۆر باشە دەستی خۆش کاکە ئەنەزیان ماشەڵڵا زۆر باشە خوێنیتەوە بە هیوای بەردەوامی.
خذ. دەست خۆش بێ کاک ئەنەس گیان. کاک ئەحمەد لە کۆیەوە. کاک ئەحمەد کاک ئەحمەد کاک ئەحمەد گوێت لێمانە؟ پێچێ پەیوەندەکەی بچڕابێ کاک ئەحمەد. پەیوەندی ترمان لەگەڵا. بەڵێ خۆشەویستان، سوورەی تەکاثور کە ئاەتی یەکەمە خوێنینەوە ئەلهاکوم. هەمیشە لەسەر لامی ساکین کەمێک زەمەنی دەنگی پیتەکە بەردەوامە. ئەلهاکوم التەکاثور. التەکاثور ئەو ڕایە بە قەڵەوی ئەخوێنینەوە. دادەڕەیان لە قەڵاتزێوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. خوش برنامجتان لكم. زۆر سپاس دادی گیان. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألهاكم التكاثر حتى زرتم المقابر كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون كلا لو تعلمون علم اليقين لترون الجحيم ثم لترونها عين اليقين ثم لتسألن يومئذ عن النعيم. دەستی خۆش بێ دادەڕێیان گیان. تەنها ئاەتی یەکەممان بۆ بڵێرەوە. ألهاكم التكاثر. ئەو ڕایە قەڵەوکە. ألهاكم التكاثر. ألهاكم التكاثر. ئافرین دەست خۆش. نونەک مشەدەدەکان زەمەنی میگەکەی تۆزێ زیاتر کە. بۆ نمونە لترون الجحيم. آياتي شش بليروا. لترون الجحيم. دەست خۆش دادە ڕێیان گیان بە هیوای بەردەوامی ماشەڵا زۆر باشە خوێنیتەوە. دەست و چاوت خۆش بێ. خوارد لەگەڵ دادی گیان. گەشبین لە گەرمیانەوە. السلام عليكم. عليكم السلام. گەشبین خان. مانگی رمضان تاثیرەتە. فەرموو دادە گەشبین. بسم الله الرحمن الرحيم. ألهاكم التكاثر حتى زرتم المقابر كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون كلا لو تعلمون علم اليقين لترون الجحيم ثم لترونها عين اليقين ثم لتسألن يومئذ عن النعيم. دەست خۆش دادە گەشبین. تەمەنت چەنە؟ 11 ساڵ. 11 ساڵ. ئەیلای مامۆساکەت گەیشتویتە چ سوورەتێ؟ سورة محمد. ئەی ئافرین. لە کۆ هاتوویت؟ لە جوزئی سیەوە یا لە جوزئی عەمەوە؟ بەڵێ. ئەی بۆ خەتم دەست پێ ناکەی؟ لەکوێ؟ مەچۆ 4 جوزەکەت تەواو کرد بچۆرەوە جوزئی یەک لێوە خەتمێک دەست پێ بکە. باشە. باشە دادی گیان. باش. دەستی خۆش بێ. زۆر باشە خوێنیتەوە ماشەڵڵا. دەستی خۆش بێت. خوارد لەگەڵ. لەرێخان لە دەربەنی خانەوە. دادە لەرێ؟ بەڵێ. فەرموو. ألهاكم التكاثر. بسم الله ما بابي نەچێ؟ دادە لەرێ؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. ألهاكم التكاثر حتى زرتم المقابر كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون كلا لو تعلمون علم اليقين لترون الجحيم ثم لترونها عن النعيم ثم لتسألون يومئذ عن النعيم. دادا لەرێ؟ بەڵێ. بۆچی ئەوە پەلەتە؟
والله سوزان پەلەمەکە ئەمە یەک دویش ئاەتی دووەمان بۆ بڵێرەوە حتى حتى زرتم مقابر حتى زرتم المقابر حتى زرتم المقابر لا مقابرنا مقابر حتى زرتم مقابر زرتم لا زرتم المقابر مقابر دادا لەرێ مامۆستات هەیە بەڵێ زۆر باشە بەردەوام بە ئینشاءڵڵا بەڵام ئەو پەلەپەلێ تەرکە بۆ ئەوەی کە پەلەی ئەوەت نەبێ بیخوێنیتەوە پەلەی ئەوەت بێ کە فێر بی ئینشاءڵڵا دەستی خۆش بێ بە هیوای بەردەوامی و دەست و چاوت خۆش بێ کاک ئەحمەد لە کۆیەوە کاک ئەحمەد الو بەڵێ کاک ئەحمەد السلام عليكم وعليكم السلام ورحمة الله مام صدفتكم خوێنە ئەحمەد گیان دەست پێ بکە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألهاكم التكاثر حتى زرتم المقابر كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون كلا لو تعلمون علم اليقين لترون الجحيم ثم لترونها عين اليقين ثم لتسألن يومئذ عن النعيم دەست خۆش ئەحمەد گیان دەستی خۆش بێ یەک دوو ئاەت لە دوای منەوە بڵێرەوە باشە والله مصحەفەکەت لەبەر دەسایە چی؟ قورئانت لەبەر دەسایە یا لەبەر خوێندت بەڵێ زۆر باش ئەوەرە ئاەتی 6 لترون الجحيم لترون الجحيم لترون الجحيم جۆ لە من بگرای بڵێ لترون ئافرین ئەنجا بەیەکەوە یڵین لترون الجحيم جحيم بۆم بڵێرەوە لترون الجحيم ئەی ئافرین ئەنجا ئاەتی دوای ئەوە ثم لترونها دەست خۆش ئافرین کاکە ئافرین کاکە ئەحمەد گیان ماشەڵڵا زۆر زوو فێرە بیت زۆر باشیشە خوێنیتەوە بە هیوای دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم دەستخۆش کاکە ئەحمەد گیان دەستخۆشی بۆ تۆی گوڵیش دادەڕێیان لە سلێمانیەوە السلام عليكم وعليكم السلام ورحمة الله فەرموو دادەڕێیان أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألهاكم التكاثر حتى زرتم المقابر كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون كلا لو تعلمون علم اليقين لترون الجحيم ثم لترونها عين اليقين ثم لتسألن يومئذ عن النعيم دەست خۆش دادەڕێیان تەنها کێشەیە کە تۆ هەت بێ لەگەڵ پیتی ڕائایە پیتی ڕا بسم الله الرحمن الرحيم بۆم بڵێرەوە بسم الله الرحمن الرحيم باشە تۆزێک باشترت کرد زۆر باشە ئاەتی دووم بۆ بڵێرەوە حتى زرتم المقابر حتى
زرتم المقابر. بڵێ زوڕ زوڕ زور. ئەوا بە قەڵەوی دەست خۆش زۆر باشە. ئاەتی حەوت ثم لترونها ثم لترونها. زۆر باشە دەستت خۆش بێ پیتی ڕا تۆزێک ڕاهێنان کرد لە سەری زیاتر زۆر زمانت جوود مەکە لترونها و زۆر شلیشی مەکە لترونها کەمێک لەرینەوەی تایە لترونها دەستی خۆش بێ ماشەڵا زۆر نەرمونیان و لەسەر خۆ ئەخوێنیتەوە بە هیوای بەردەوامی دەست و چاوت خۆش بێ. دەست خۆش بێ ماسەیە. خوات لەگەڵ. کاک شەهرام لە هەڵەبجەوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. سلام بخوانم. حاضريت؟ بله. دەست پێ بکە فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألهاكم التكاثر حتى زرتم المقابر كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون كلا لو تعلمون علم اليقين لترون الجحيم ثم لترونها عين اليقين ثم لتسألن يومئذ عن النعيم. دەست خۆش کاکە شەهرام تەمەنت چەندە کاک شەهرام؟ تەمەنم 11 ساڵە. 11 بەڵێ. زۆر باش. مامۆسای قورئانت هەیە؟ بەڵێ دایکم و باوکم و مامۆستاشی فێرم. دەستیان خۆش بێ زۆر شەهرام گیان. بەڵێ. ئامۆژگارێکی بچکۆلە دەکەم وەریک برە لە مامۆسای خۆت باشە؟ بەڵێ مامۆستا. زۆر باشە خوێنیتەوە بەڵام ئەوەندە زەخت و فشار لەسەر خۆت مەکە بۆ ئەوەی کە قورئان بخوێنیتەوە. قورئان خوێندنەوە بە شێوەیەکی نەرمونیان بخوێنەوە. بسم الله الرحمن الرحيم ألهاكم التكاثر. عادي أول من خوينروا. بسم الله الرحمن الرحيم ألهاكم التكاثر. زۆر باشە دەستت خۆش بێ ئەوەندە فشار لەسەر خۆت مەکە بۆ ئەوەی کە ماندوو بیت بە خوێندنەوە. قورئان خوێندنەوە پێویست بە زۆر ماندووبوون ناکا زۆر چۆنەڵێی خۆمانی بۆ مشەوەش بکەین بە شێوەیەکی نەرمونیان پیتەکان بخوێنینەوە و قورئان خوێندنەوەی خۆشی ئاسانە. باشە بە قوربان بە هیوای بەردەوامی دەستت خۆش بێ. خوان لەگەڵ. دانیا خان لە هەولێرەوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. مرحبا خينا. فرموا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألهاكم التكاثر حتى زرتم المقابر كلا سوف تحلمون كلا سوف تحلمون ثم كلا سوف تحلمون كلا لو تحلمون علم اليقين لترون الجحيم ثم لترونها عين اليقين ثم لتسألون يومئذ عين اليقين. زۆر باشە دانیا تەمەنت چەندە دانیا؟ 12 مامۆستات هەیە؟ بەردەوام بە ئینشاڵڵا لەگەڵیا بەڵام پەلەپەل مەکە لەسەر خۆ بخوێنەوە. باشە دادیجان دەستی خۆش بێت باش خوێنتەوە بەڵام هەندێک وردە هەڵە هەیە پێویست لە خزمەت مامۆستاکانمانە چاکی بکەین دەستت خۆش بێت. کۆتا پەیوەندی وەرەگرین کێمان لەگەڵا؟ بەڵێ بەڵێ دیارە بەهۆی کەمی کاتمانەوە ناتوانین پەیوەندی تر وەربگرین. ئینشاءڵڵا ئەوەی کە پێویست بێت لەسەر ئەم سوورەتە خۆشەویستان نون و میمی مشەدەد ئاگامان لێ بێت لەتەڕەونەل ثم زەمەنی مینگەکان تۆزێک زیاتر ئەکەین ئاگامان لەو حاڵەتە بێت.
بەڵێ خۆشەویستان بەوە دێش کۆتایی دینین بە بەرنامەی ئەمڕۆمان تا لە بەرنامەی داهاتوو بە خزمەتتان دەگەینەوە بەخوای گەورەتان دەسپێرین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.